ئێرە شاخی زمناکۆیە، ئەم شاخە پڕە لە داری قەزوان. لەم وەرزەدا خەڵکێکی زۆر بۆ چنینی قەزوان ڕوو لە شاخی زمناکۆ دەکەن. بندار بە بندار بە دوای قەزواندا دەگەڕێن. دەیانەوێت گوێنیەکانیان پڕ لە قەزوان بکەن. ئەم دار قەزوانە خۆی بەهاقەت لە شوێنی ناڕەحەتە، لە شوێنی سەختا سەوزە بێ، چونکە هێمەش عەزیەتمان زۆرە بێت، چەند ساعاتێک یان نیو ساعاتێک زیاتر ڕێەکەین بە سیارە اینجا گەینە دار قەزوانە، چونکە شوێنێکی سەختە. سەرکەوتن بەسەر شاخی زمناکۆ و گەیشتن بە دار قەزوانەکان ئاسان نییە. شاخەکە 1600 مەتر لە ئاستی دەریاوە بەرزە. ڕێگای سەر شاخەکە خراپە و هەموو ئۆتۆمبیلێک ناتوانێت لێوەی سەر بکەوێ. هەموو ئەوانەی بۆ لێکردنەوەی قەزوان دەچن بە یەک ئۆتۆمبیل ڕوو لە بەرزایی شاخەکە دەکەن. کاتێک دەگەیتە سەر بەرزایی شاخەکە و لە دیمەنی ڕووباری سیروان و بەرزاییەکانی ناوچەی شەمێران دەڕوانیت، دیمەنێکی وەهای سروشتت بەرچاو دەکەوێ کە لێی تێر نابی. ئێرە گوندی زمناکۆیە، 1600 مەتر لە ئاستی دەریاوە بەرزە، گوندێکی شاخاویە، بە تایبەتی دار قەزوانێکی زۆری لێ. بۆ لێکردنەوەی قەزوان ئەبێ بڕێیەکی زۆر ببڕیت تا گەشتە بنی قەزوانەکان لە قەی شاخەکەوەیە و ئەم جادێشە هەموو سیارێک پێیان ناچێت ئیلا چالێ بەرز نەبێ و پیکا و دەبڵێت قسم نەبێ، ئەم سیارانە سەرەکەی بێ، چونکە بەهۆی ڕێگەڵبانەکەی و شاخاوەکەی و زەحمەتەکەیوە قەزوانەکە دوورە و لە شاخەکانە هێنی تۆ، چونکە بە قەزوانکردن هەروە بە ئاسان ناهێنێت بێنیت و بیکەی و ناو شار بیفرۆشیت. خەڵکی زۆر وازانە ئاسان لێکرد، چونکە وانە قەزوان زۆر ناڕەحەتە، زۆر عەزیەتە بێ، هیچ تاکو لێکەیتەوە. هەندێک لەوانەی قەزوان دەکەن ئامانجان پەیداکردنی بژێویە، دواتر دەیبەنە بازاڕ و دەیفرۆشن. هەندێکی تریان بۆ خۆیان و بۆ نێو دۆ قەزوان دەکەن، دەیانەوێت تامی دۆی خۆماڵی پێ چێژدارتر بکەن. قەزوان لەم وەرزەدا و بەتەڕی جگە لە دۆ بۆ نێو تورشیاتیش بەکار دەهێنرێ. بەڵام لە وەرزی پاییزدا کاتێک کە قەزوانەکان وشک دەبن دەکرێن بە تەزبیح. مای 11 دەبوو تەزبیح چاک، بەس ئیسە بەس بۆ ناو دۆیە لەم فەسڵا بە مای 5 بۆ ناو دۆیە بۆ خواردنێت بۆ ترشیات بۆ ئەوانە بنێشت لە دەوری مای 7 دەست پێکە هەتا ماینەوە دارەکە لە لەکەی بیبڕی کۆچەڵی بۆ تێچێتەی نایسەتی نییە بنێشت. دارەکە چۆنەکەی دەبنێشت؟ دارەکە زامارەکەی کۆچەڵی قوڕی لێوەسیت و تێتە ناوی ماوەی 15 و دوای تێ کۆچەڵەکان داکەی کێتە تەنەکەەوە و ئەوێتە ماڵە خۆشیەکەی کوێنیت و خۆشیەکەی دەبنێشتی. بێ قەزوان وەکو فەسڵی بەهاران گنۆڕی هەیە، هازی هەیە، بەڕەزای هەیە، نەرمەوەنی هەیە،
قنگری هەیە زۆر گژوگیای لادی زۆر ئێرە زۆری لێ ئەوانەی ڕوو لە شاخەکان دەکەن بۆ لێکردنەوەی قەزوان کاتێکی خۆشیش لە نێو سروشتی جوانی شاخەکان و بۆن و بەرامی دار قەزوانەکاندا بەسەر دەبن. دەیانەوێت لە نێو سروشدا ژەمە خۆراکێکی جیاواز بخۆن. ئەمە دانیشتوانی خەڵکی ئەم گوندەی خوارەوە ڕۆژانە دێنە سەرەوە بۆ لێکردنەوەی قەزوان و تەنانە بۆ خۆشی خۆبان و هەندێک جاریش نان لەگەڵ خۆبانە دێنین تانان نەخۆین ناچینەوە بەناو دەیەکە و دوایکە بە هێواشی بەرە خوارەوە دچینەوە. دوای چنینی قەزوان و گەشتێکی درێژ و پڕ لە ماندوو بوون هێدی دنیا تاریک دەکات. پێداویستیەکانیان کۆ دەکەنەوە بە بەرزی شاخەکەدا بەرەو خوار غلۆر دەبنەوە. دڵشادەنوارن دەنگی ئەمریکا شاخی زمناکۆ.